باسی انتخاباتی پەرلەمانی عێراق کراوە، باسی کەیسەکەی خۆی کراوە، باسی مەسەلەی بەشداری بەرێگەل کراوە لە حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستانە. تایبەت بۆ بەشداریکردن لە حکوومەت هەرێمی کوردستان چی بووە مەرجەکانی بەرەیگەل یاخود مەرجەکانی لاو شێرجەنگی چی بۆ بەشداریکردن؟ ئەو پێش ئەوەی دەستگیر بکرێ کاک وشیار زێباری سەری لێیا بوو، مناقەشەیان کردبوو، ئەو ڕەئیوا بوو بە برادەرانی سەرکردایەتی بەرێگەل بڵێم کە چەند ناوێکی هێنا، ئەو برادەرانە لەسەر ئەساسی ئەو گفتوگۆی لەگەڵ کاک وشیار زێباریا کردوێتی درێژە بە گفتوگۆ بن ئەگەر وەفدی پارتی سەردانی کردن. پێشڕداوەکەی لالەزار لێک تێگەیشتن هەبووە لە نێوان پارتی و بەرەیگەلدا؟ مناقەشەکردنێک هەبووە لەسەر چوونە حکوومەت. بە دیاریکراوی هیچ مەرجێکی باز نەکردەوە بۆی کە بۆ بەشداریکردن؟ ئەو شتانە تایبەتیە لە بینی خۆی و کاک وشیار زێباری و لەو کۆبوونەوە کاک شادمانی مەلا حەسەن و کاک سۆرانی شەید جەمەل تایر ئامادە بوون.